سڵاتان لێبی بە هیوام تەندروست باش و دڵخۆش بن خی گەورە ڕۆژ و تاعەتی هەموو لایەکمان قبول بکات ئینشاءالله خۆشحاڵم لە پرۆگرامێکی دیکەی ناندینی زێر بوومەوە میوانی ماڵەکانتان وە کەمیشە میوانێکی زێدە ئەزیزم هەیە دڵخۆشم بۆی کە بەردەوام ئەو کەسانێکە میوانداری مەکەن هەمیشە شانازی بە خۆمەکەم و گەورە ئەبم ئەوڕۆژ مامۆستایەک و هونەرمەندێک و ئەکتێرەك میوانمە مامۆستا ئاسمان زۆر بەخێر بێت. سپاس دەکەم بەڕێزی میژدۆ زۆر سپاستان دەکەم کە بۆ ئەو دراستان بۆم هەستانکەوە چاپێکتان لەگەڵ بکەم. بەخێر بێ یاخوا گەورەشکردن بەڕێزی. با پێش هەموو شتێک باسی خواردنەکەی بکەم. خواردنی ئەوڕۆم برنج بە پاقلە و شبیتە لەگەر سینجی مریشتی و هەروە سوپەکش حازرەکەم لە بۆ ئەو خواردنە پێویستم بە شبیت پاقلە و هەروە سینجی مریشک و برنج هەیە بێگومان هەموو بەرهەمەکانی کە من بەکاربیێنم بەرهەمە تایبەتەکانی زێرە سپاسی بێپانم لە بۆ بەرهەمەکانی زێر و کۆمپانیای زێر هەیە لەبەرەوەی میشە پشتیوان و پاڵپشتە. مامۆستا لەگەڵ خواردنی بینت کووە؟ وەڵاهی ئەمێن لەگەڵ خواردنی هەر لە سەرەتای خوای گەورەکەوە ژیانی منی ئامادە کردو لەلایەن لە ماڵەکەمەوە من خواردن لەگە خواردنی قورس نیمە بە هیچ جۆرەشی دایمەن خواردنی سادە دەخۆم سروشت مەسەڵەن من لەوانە برێنەوە پاقلەیە حەز لێ دەکەم ئەوە سینجی مریشکە حەز لێ دەکەم برنجش کەم زیاتریش ماسی و ئەو شتانە زیاتر حەز لە گۆشتی مریشک و ماسی یان گۆشتی سوور؟ لە گۆشتی سوۆر ئەوەندە حەز ناکەم. یوا هەیە ئەرێتنەوە گۆشتی مریشکی کا گۆشتە هەر گۆشتە دەبی گۆشتی سوور؟ نابعکسەوە ئەوە زۆر زۆر باشە و پاقلەش باشە یانی ئەوانە هەمووی پرۆتین. یعنی ئەتوانم بپرسم برێم نهێنی گەنجمانەوەیت و خواردنی تەندروست و خواردنی باشە میشە سەوزە و مریشک؟ زۆر زۆر ینی ئەوەی خۆم دەکەم ینی لە ناحەیە تەندروستی لەشمەوەوانە ئەو شتانێکەوە حەزی لێ ناکەم نایخۆم ئێستا دۆڵمە هەر ناخۆم. من دەزانیم دۆڵمە ناخۆم لەبەرەوەی قورسە لە لای من ینی زۆر جار چوومە میوانداری دۆڵمەیان کردیا کە مەشام کردووە نەم خواردەوە ئەستا شتێکی بەسیتە لە مەمدا ینی دۆڵمە حەز لە دۆڵمەی ناکەم خاستان یا پراغ و ئەوە نازانم چییە و بابەتان ئازیان لێ ناکەم بەس خواردنی ینی سروشتی کەم ینی کەەوە سەوری تێدا نەبیتن. مامۆستا دەمەوێت پرسیاری ئەوەی بکەم مامۆستا ئاسمان چەند ساڵە لە ناو هونەرە؟ چەند ساڵە من بەخۆم لە ساڵی 1952 لە شارۆچکەی مەخموور لەدایک بوومە خوێندنی سەرەتایم لەوێ تەواو کردووە. ئەو کاتێکە قوتابی سەرەتای بووم لەلایەن مامۆستایان و باوک لەوانە تەحسین تاها حوسێن خۆشناو زیا قەساب من ئەو کاتە پەروەردەی هونەری بوومە. من دوو زۆرە هونەرم دەکرد ئەو کاتە یەکەم شێوەکار بووم لەوەی لەسەر دەستی مامۆستای گەورم مامۆستا حوسێن خۆشناو مامۆستا تەحسین تاهاش ئەو کاتە بەخۆی خەریزی شانۆ بوو کە لە مەخموور هات بۆ مامۆستا یەکەم زاری بوو بە مامۆستا حوسێنی گوت حوسێن وازدا عوسمان بینە عوسمان شانۆکارە. ئیتر لەو کاتەوە من دەستم بە ئەوەی کرد تاکو ئەوەی خوێندنی سەرەتایم تەواو کرد ئیتر بەس بەهۆی زروفی مەنتەقە ماڵمان گەستەوە بۆ بەغاو لە بەغدا لەوێ زانیشت بووم بەسکە گەڕاینەوە برێن ساڵی 75 یەکەم تیپی هونەریم دامەزران تیپی هونەری کرێکارانی شاری هەولێر ئەو بەرهەمانەمان پێشکەش کرد کە لە یەکەم تیپەکەدا کە برێن نۆبەرۆشی نۆبەرەی تیپەکەمان بوو یەکدان ئامانزی میلەت لە نووسینی خۆم و دەرهێنانی خاڵی خۆشببوو سەوی کۆی بوو. دووەم بەرهەمیشمان نەخوێندەواری بوو هەر لە نووسینی خۆم و لە دەرهێنانی خاڵی خۆشببوو سەوی کۆی بوو. ئیتر بەردەوام بووم لە کارە هونەرەکانم تاکو ساڵی هەفتاهەفت چوون بووم بە ئەندامی کۆمەڵی هونەروێژەی کوردی مەڵبەندی گشتی هەولێر تاکو ئێستا بەردەوام ئێستاکەش جێگری سەرۆکی کۆمەڵی هونەروێژەی کوردیمە مەڵبەندی گشتی هەولێر لەوانە برێن لە قیشمان هەیە لە خانەقین لە کەرکووک لە هەڵەبجە لە ڕواندز لە پیرمان سەرکەوتوبی. مامۆستا ئەو فترەیە کە لە بەغدا ژیایی لەوێن دەرێ هەوڵت نەدا کە ئیشی هونەری لەوێژ بکەیت؟ بەخوا ئیشی هونەریم کردو بە عەرەبی کردومە لەگەڵ هەڤاڵەکانم لەگەڵ قوتابیەکانی ئەو کاتێدا کردووە بەس ئێستاش ئامادەمە کاری ینی نمایشی عەرەبیش بکەم ینی لەبەرەوەی ئەو تااقەتم هەیە بەوە بێ.
مامۆستا باسی ئەوەت کرد کە لە هەموو کوردستان لەقتان هەیە بەڵێ. و دەمێ پرسیاری ئەوەی بکەم بەراورد بکەم لە بینی ئێستا و ئەو کاتی لە ساڵی هەفتایەکان لەگەڵ ئێستا تا چەند خەڵک بەرەو هونەر دێتن ئەو کات خەڵک زۆرتر داهات لە بۆ هونەر یان ئێستا خۆی ئەو کاتە چۆن بوو دەبینی ئەو کاتێ یعنی خەڵکانێک زۆر پەرۆشی هونەری کوردی ڕەسەن ببوون یعنی لە هەموو تیپەکان ئەو کاتە لە هەولێر دەتوانم برێن تیپی هونەری هەولێر هەبوو کۆمەڵی ڕۆژەی کوردی هەبوو ئەمە بووین ینی کارەکان هەموو دەکرا و کار لە تەلەڤیزیۆنی کەرکک ئەو کاتە هەموو کاری ئەوە شانۆگەریەکان دەکرا یەک لەوانەیە ببینن لێ کاتی خۆی مامۆستای خاڵی خۆش بوو مامۆستا تەڵعات سامان کە برێن دەرهێنەر بوو لە کۆمەڵی ڕۆژەی کوردی پیلانی کرد پیلان ئەو پیلانە بوو کەەوە کاتی خۆی کەوە چۆن ملەتی کورد پیلانی بەسەداهات پیلانمان کرد لە هەولێر و لە تکۆی نمایشمان کرد ئیتر زۆر ئەوەشی جەماروشی زۆری هەبوو خەڵک دەکەی قاعی دەشکان داهاتە ژۆرێکە ئیتر ئێستا کە بەراورد دەکەی ئێستا حەز دەکەم هونەری کوردی بەرەو سستی دەڕوە ئەسبابی زۆرە ئەسبابەکەی زۆرە یەکە ئەو سۆسیال میدیای ئێستا دەرچووە یعنی دەتوانم برێم مەجموعەک خۆیان لەوە ناکەوە ئیشی کاری هونەری تۆک ئەو شتانە دەکەن من لەگە ئەو شتانە نیمە ئەو ڕێی شخصی خۆمە خەڵکی کە پێی خۆشە و شتێکی ترە باسی سۆشیال میدیات کرد بەشێک لە هونەرمەندانی ئەو کاتی ئەو سەردەمی کە ساڵانێکی زۆر لەناو هونەری زۆر جوانیان پێشکەش کردێت لە شانەوە لە فیلم و دراما بەڵام لە ئێستادا بەشێکی زۆریان ڕەنگە بەرەولای سۆشیال میدیا بە تایبەت ڕێکلامکردن چوبن ئەو جا ئیوا هەیە ڕێکلامی مەسەلەن لە بۆ کاڵای باش و گەوراکە ئیواشمان هەیە لە بۆ کاڵای زۆر سادە ڕێکلامەکە خۆی لەگەرەوانەشنی ئەتو من بەڕاستی بە خۆم خودی خۆم ئەوە ڕێی خۆمە من لەگەڵ ئەو شتانە نیمە و ڕێکلامانێکەوە ئێستا دەکرێت یعنی بەڕاستی جێگەی زۆر شتکە ڕێکلام دەبی سیناریۆ بۆ دابدرێتەوە ڕێکلام شتێکی جوانکەوە خەڵک تەقبولی بکە خەڵک یعنی بتوانی وەری بگری نەک ڕێکلامەکە تۆ لەسەر ملاکێک برنج ڕقس بکەی و ئەو شتانە نییە لە هیچ وڵاتێکی دینیاشتیوان نییە لە هیچ وڵاتێ کاتی خۆی مەسەڵەن ئەو کاتێک بڵێن لە زمانی کەەوە خەڵک فەقیر بوو دەستی کورد بوو برنجی دەدرا مەسەر کابرا داهاتۆ منداڵ بوو ویدایە برنج لێنایە خەری دەبوو سەبرەی لێ دەدا بەس نەکەوەکو ئێستا وانییە کاکە ئێستا دنیا گۆڕایە ئێستا دنیا لە پێشکەوتوندا ئەتو نەک لەو خاتی لە شتەشی ئەوەش لێرەدا دەگەڕێتەوە سەر چی بە حەز دەکەم زانێ ئەو هونەرمەندە ڕەسانەی کەەوە باسی بەڕێز باس کرد شت هەیە ینی ئەو هایان لێ دەکاتەکەیشی دەستکورتیتیان پێداویستیان هەیە منداڵیان نەخۆشە خێزانیان نەخۆشە ئەو شتانە دەکەن مەزبور ئەو شتانە بکەن بەس من وەکو هونەرمەند عوسمان ئەحمەد جاسم ناسرا بە حاج عوسمان لەگەڵ ئەوی نیمە من بەخۆم ڕێکلام ناکەم بە هیچ شێوەیەک ڕێکلام ناکەم دەستخۆشیشان لێ دەکەم بەس ڕێکلامی ئەوە ئێستا شەریکاتی عالەمی ڕێکلام دەکەن لە هونەرمەندەکان یعنی ئەو هونەرمەندە دەرێکا کە من بە $100,000 ڕێکلام دەکەم کەسی هونەرمەند هەیە ڕێزم هەیە لە بۆی چای ماز دەکەم بە $15,000 ڕێکلام دەکەم کە $15,000 بدێ منداڵێکی کچکە پێ ڕازی نابێ کارتەشی مۆبایلی پێ نایە بەڕای تو هونەر حەز و خولیایە یان بزنس و پارە پەیداکردنە باسی ئێستاکەم وڵی ئێستای حالیان زۆر کەسانێک هێداێ بە لە لەرگەی هونەرنەوە ببنە ملیادێر کە لە کەچی مایە پوش دەرەچی مامۆستا شانۆ یان دراما هەڵەبژێری من لە لای من وەکو دوو گوڵی جوان سەیریان دەکەم هەردووشیان بۆ نەشی تایبەتیان هەیە لای من بەس بەخۆشم زیاتر لە دراما خۆم دەبینمەوە لەسەر شانەوە وەهوەتر بەس لای من هەردووشیان دوو گوڵی جوانن یعنی تێر نابم لە بۆنکردیان مامۆستا چ کارێکی هونەریت هەیە کە زۆر پێت جوان بووبی و زۆر تایبەت بووبی هەتا ئێستا لە خەیاڵت مابییتەوە من کارە هونەریەکانم هەمووی جوانن ئەو کارانەی کە کردومە چ لە شان و چ لە دراما یعنی برێن ئەوانەشم هەمووی کردووە هەمووی ئەوەشم لەبیر نەچی ئەو کارانەی کردیتم هەموو لەگەر مامۆستای دەرهێنەری هەمووی بەتوانە ئەکادمی لەوانە مامۆستا تەڵعات سامان مامۆستا فەرهاد شەریف مامۆستا هاشم زەینەل مامۆستا هیوا سوعاد مامۆستا عەدنان عوسمان ئەمنەوانە کارم لەگەریان کردوونە ئەوانە هەمویان
بروفيشنال من ولقى بريس براي بريس ما مستكرين بايس يعني ايش كاري من الإمام كرديه هميك خدمتي قد اشتكى من نكرديه خلكانك يعني رخنا ما اللي بقدي اشتكى من همي جواب ولا كان كمان همي جواب ولا يقلوا انا بننا من كاركم كرديه لقى اسامه زميل كردوما ببور النايم نبي كردوما يقلوا انا بننا شيء كوسم كرديه سي حلقه بكوا بشخصيتي حاسس من استاش خلق بانكم نكا يعني بيقول درم كاره هنا كارم همي جوانا وهروا لقى براي بريزم كار بكل معروفيش كارم كرديه يعني أمني وشتانا هم يسي أو مناسي نبي مناسي ذن. سركوتوبي ما مصاب بيشتري بحكمي أو كجنان كم تر حريتي هاتنا دريان هبو رنجة كم تر تاني بيان لا تمثيل بيان للشانو بقشتي لكاري هنري بجداري بكن أوقات أجر بيويست بالشانويك يعني لدرامايك مثلا سن عفرت تجتيدا دور ببيني وعفرت كم بوتستانا كلوي أو بوشاي بربكنو والله ما براستي أوقاتي من خشك برزاني كوا مثلا أمباسي كومولوجي كردي دكم بدن خشك آزادا زلال خواتمني دريشكا من خشك رشالات أو أنا كاري هنريان قال ما عندك يعني هميان رويان سبيبي إنساني زور وكذا زور يعني أكثري بتوانا بو لا أبدك مع أستاذ سهام حسان وهو كأبوي شيرين خيزاني مع أستاذ زاري رحمتي أو باسي بين كوملو بعضك إيش كاريت كده لدروي كوملو جبنا بين كناوي شيرين خانو أو مينا يقولوا أنا مثلا شيلان خان هروه كذلك شيلان مصطفى لا تيبي هنري كريه كارانيش أو كاتا أما تقريبا كم تيبا كم دام شش أفراد لقال مال نزال ونوال قلهاتو جيانو أو أنا هميان كاري هنريان لقال مال كل شرشانو أو كاتا لا كارجي زكاة كاريان ذكرتوا لا كارجي براور يعني دوازن. وأنجو أبو شاية تان نبولوي كأفراد كميلا. كأبو شاية كان دبو براي بريزم كاك عبد الرزاق شمس الدين كتيبي هنر كاري دولي أفريقي بيني لو أنا برين خوالي خوش بالصحي كوي بينيتي وسلام كوي بينيتي زلال بيار بينيتي أو أنا دولي أفريقي عم بيني بس إمل لكم أما أفريقي من هو أوكاتا تاكو استا كاره هنر كارمان بأفريقي أساي كاري هنري ما كذا. بس كانت خوش بماموسا خريجي حاضر كني خوارنا كيابم ناوبڕۆکی کورت وەرەگرم و ئەگەڕێمەوە. بۆ ئەوی خواردنێکی خۆش دروستکەی چیەکەی؟ هەر ئەحتیاجی ئەو گەرمەکەم خواردنی تێیەکەم و تێکێم. پرۆسەی دروستکردنی خواردن لە فەلسەفەی ئیدۆلۆژیای فودیزمەوە هاتووە. یۆنانیەکان پێیان وا بووە شێفایەتی سایکۆلۆژیۆن پەیوەندی بە سیۆسیۆلۆژیاوە هەیە. وەڵای هیچ ناکەم. هەر دۆشای زێڕ بەکارێنم و تەواو. تۆشیش مەکە هەر دۆشای زێر بەکاربێنە و تەواو. گەڕاینەوە لەگەڵ بەرهەمە تایبەتەکانی زێر سنگەکەم سۆر کردیتەوە و هەروەها برنج بە باقڵە و شویتێکەشم لەسەر دێم دانایە. مامۆستا جاران دەمێ بۆ پرسیارە دەست پێ بکەمەوە. فەرموو. چ مەشهەدێک هەیە چ حیوارێک هەیە تا ئێستا لە حەزنت مابی بە بەردەوام لەبیرت نەکردبی هەتا ئێستا؟ والله مەشهەدەکان زۆرن یعنی بەس یەک لە دیمەنەکانی زنجیرە درامای کۆچ أو كاتا مثلا دميس عربانة شي دستي بكرم يعني با لا دراماكي كركم هي بناي كوسر برن خوالي خوشبو قراويش خان أو كاتا برن خيزان بولا دراماكي كنتي بارمان نبو بشن عربانة كي بكري بي عربانة كي بس تكليف ذاك تقريبا 500 دينار تكليفي ذاك 500 دينار أو كاتي سويسري
طبعا براكم بناي خدر لا مشهد كان ديالها دولة مندا أو كابراك ودولة يعني نموزي برند ولا دراما كان رزم له ما مصر بيع لبر ما مصر بيع كابراش محترمة بس درا لا مشهد دولة كيوابو كانت شنو كنت قلت السلام عليكم قلت وعليكم السلام حازي برام فرموا قلت خضر أي راسبي لو إيش شي حاتمة قلت فرموا قلت والله خضر دمي عربانة شي بكرة عربانة يسي قلت عربانة يدشتي قلت أتو عربانة يدشتي وبراي مني وبرا قروشمي قلت له شي تدا عيبة قلت حفظت بي أمشي وانا كم قلت مشي بدي خضر دم دي أنام دي قلت نادمي قلت متمشى عسمان يبكى أم كابلاش فقيرم نام دي قلت عامري خوتو بارك الشندميني خو حافظ أول هيك لا أو كان سەرکەوتوو بیاخوا مامۆستا لە ئێستادا هیچ کارەکی نوێت هەیە لە ئێستا یان لە أنا داهاتوو وەکو کۆمەڵی هونەروژەی کوردی لە کارەکانمان بەردەوامین هەر لە سەرەتایدا مەزراندی و لە ساڵی 72 تاکو ئێستاکە کارەکانمان بەردەوامە دەرکەش کراوەیە ئێستا ئەمە کارێکمان ئەنجامدا بەرهەمێکمان ئەنجامداوە بەرهەمی کۆمەڵە هونەروژەی کوردیە درامایەکە لە نووسینی برای بەڕێزم مامۆستا کەریم بایزە و دەرهێنانی برای بەڕێزم مامۆستا نەوزاد شوشەیە بەخۆم سەرپەرشتاری بەرهەمەکەی دەکەم بەرهەمی کۆمەڵی هونەروژەی کوردیە لە ڕۆمەزانەیدا دەبەزی یعنی ئێستا ئەو جاران ئەچ لە پشت کامیلێ لە پشت کامێرەیە ئاخر مەسەن هەموو بەرهەمەکان زۆربەی بەرهەمەکانی کۆمەڵی هونەروژەی کوردی خۆم سەرپەرشتاری دەکەم لە هەموو بوارێکەوە لە دارایی و لە چکە دەرهێنەرەکان پێیان خۆش ئەم لەگەڵیان بوون ئەرێوەڵە مامۆستا بەپێ ئەوەی کە چەند ساڵە لە ناو هونەری و ئەو زانیاریەمان هەیە کە بەردەوام ئەدبینین لە وڵاتانی دەرەی و ئەو بابەتانە جگە لە سەفەرکردن لە بۆ وڵاتانی دەرێت چەند پەیوەندیت لەگەر هونەرمەندانی دەرەی هەیە وڵی من ئەو کاتە بەڕێوەبەر لە زانکۆی سڵاحدین ئێمەیان چەند بەڕێوەبەری شەڕەوانی مسر کرد بۆ ڕاهێنان لە بواری ئیداری و دارایی و ئەوەشانە کە توانیم لەوێ من لە هەل لە منداڵیەوە خوولای بەرهەمەکانی مسر بیمە لەوانە برێن مسلسلی هارب من الأيام مثل حتى ئەوە هەمووی لە ئەوەکان لە شەستەکان دەمبینی لە تەلەڤیزیۆنی ڕەشوسپی لە چایەخانەی مامی گەورەم مامۆستا عەبدوڵڵا عوسمان ئەو کاتە کە دەکا باپیری مامۆستای چایەخانەشان هەبوو ئەمە دەچوین لەوێ خڕ دەبینەوە تەماشا ئەفریمانەمان دەکرد ئەو زە کە دەهاتینە دەرێ تەمسیلەکانمان دەکرد لەوێ دەرێ هەمان شتان دووبارە کردەوە ئەو کاتە من زۆر خولیای مسر ببووم ئیتر کە چوونە دەرێ توانیم پەیوەندی بکەم لەگە هونەرمەندەکانی مسر لەوانە برێن لە ڕێگەی وەزارەتی سەقافەوە کە من ئەو کاتە بەڕێوەبەری گشتی شەریکەی کۆمپانیای عەرەبی ڕۆشنبیری بم لە هەموو عێراق یعنی خەڵکم ڕەوان دەکرد بۆ دەورە لە بۆ مسر لە بۆ هەموو بوارەکانی بواری تەندروستی برێن ڕاگەیاندن و بواری بەڕێوەبردنەوە شتیوە ساڵم پێیان کرد گوتم ئێمە وەکو هونەرمەندان دەمانەوێت ئەوەتان بکەین لەگەڵتان ئاشنا بین و پەیوەندیتان لەگەڵ بەستین ئەوە بوو ئێمە چوین دەورەکمان بینی لەوێندەرەکە وەکو کۆمەڵە هونەروژەی کوردی هەمومان ئازای دەستەی کاژێری و سەرۆکی لەقەکانمان چوینە دەورەکەمان بینی ئیتر لە دەورەکە سەرکەوتومان هێنا یعنی گوتیان هونەرمەندی کورد ئەو ڕۆشنبیرە بەڵێ لەوانە برێن خوا لێ خۆش بێت تەڵا سامان بوو مامۆستا فەراد شەریف بوو مامۆستا زرار مستەفا بوو مامۆستا کەریم مامۆستا هیوا سوعاد و مامۆستا خەلیلیابە بوو بەندە عەبدوڕەزاق شەمسەدین ئەوانە هەمووی چوین زۆر ئەو بوو ئیتر وام کرد لە ڕێگەی سندیکای هونەرمەندانی کوردستانەوە لەگەڵ برای بەڕێز مامۆستا هیوا سوعاد شان دەشتەکەمان نرد بەخۆشم لەگەڵیان ئیتر ئەوە پرەیسن تاکو ئێستا کە قسەی دەکەم ئێمە لەگە هونەرمەندەکانی مسر بەردەوامین ئەو علاقاتە بەس لەگەر دەوڵەتە عەرەبیەکانە یان ئەوروپیەکان لا ئەوە لەگە عەرەبیەکانە یەک لەوانە مەسەن ئێستا من لەگەر جەماعەتی برێن وڵاتی مەغریبیش وا خەریکم شتەشوا دروستکەمەوە بەس وڵاتە ئەوروپیەکان نەخێر ئەومان نییە بەس ئەو دوو وڵاتەی سەرەکی مسر و مەغریب لەگە تونوسیەکانیش وا بەردەوامم چوم لە بەغدا سەردانی سەفیری تونسم کرد لە بەغدا بۆ ئەو بابەتانە زۆری پێخۆش بوو ئەو سەردانەکەم
ساڵی 2021 بوو ئێستا نەبوو مامۆستا پرسیارشکت لێکەم کۆتا پرسیارم بەڵێ. لەو بڕگەیەی بەڵێ ئەو کەسەی کە بیەوێ ببیتە ئەندام بەڵێ چێ ئەو کەسە دەبی چێ بیتن ئەو کەسی دەبیتە ئەندام لای ئێمە لە کۆمەڵ ڕۆژەی کوردی ئەوەلەن پێشەشی ئەو خەڵا بەسەر ئەوەشی هەبیتن بەرهاچی خۆی هەبیتن ینی لە واری شانۆبی لە شێوەکاربی لە مۆسیقەبی ئیتر ئەو شتانە بە ئێمە مەرج ئەکادیمی یان بەس بەهێنەری؟ ئەکادیمیش نەبی قەیدی ناکە ئەکادیمی بەس ینی لێ هاتووبی عمری لە هەژدەی کەمتر نەبیتن پێشنیارێک تەقدیم دەکاتن بۆ کۆمەڵ ئیدارەی کۆمەڵ ئێمە دراسی دەکەین و ئاگاداری دەکەینەوە دەێ وەرگیرای کە وەرگیرا ئەمە ناسنامەی کۆمەڵی دەدەینەکە برن کە دەبیتە ئەندامی ئەو کۆمەڵی بۆ شێوازەی دەستکان خۆش بمەوەستا خواردنەکەم خەریکە حازرەبی ناوەڕێکی کورت وەرەگرم و لەسەر سفرەکەیتان بینین باشە باشە ئەمان پەرداخێت بۆچی بە بازار هەسوڕێتەوە بۆ لەبەروی بەتاڵە ئەی هینە فیلێک چۆم بخێنە ناو سەلاجێەوە بە زەحمەت باشە بۆس ئەمان هەرچی بێتان بوو زێڕی پێوەکە کەچەپ مایۆنیز بە لەزەتیکە ئاسا دووبارە بەخێر بێەوە خۆشوی ئەوە خورمایە گەر بە خورمایەکەت پێ خۆشە خۆگەرنە ئەمن حەزم لێ عادەتەن هەر بە ئاوی ڕۆژ بشێنم فەرم مامۆستا لە مارێکت دەبەرچاوت کە منداڵەکانتیان خێزان بەرهەمەکانی زێڕ بەکاربینن بەکاری دێنن ئەمێن دەبینیم لە مارێ بەرهەمی زێڵمان هەیە لە مارێ زەیتە و برنجە و دۆشاوی تەماتێ و شتانە ئاوی تەماتە بە هەوڵێری گوتنی دەبینم بەس ئەمن لە ژیانمدا ینی تەدا خون ناکەوی خۆنی شتی ماڵێ ناکەم ئەبەدەن ینی بەردەم لەوە بینی برێەوە ئەوم کردیا دەرم دەست خۆش بێ ئافرەت دەیخۆم مامۆستا بابینەوە سەر پرۆگرامەکەی پرۆگرامی لەو شێوازت پێکووە کە پسەلەن بەردەوام بۆ پرۆگرامانە بکرێتن یان ڕابوەستیتن بە پێوەکەتی ئەزمونێکی باشتەیە پرسیارێکی زۆر خۆش بوو ئەم پێم خۆشە ئەو کۆمپانیەیە ینی ببیتە ینی سپۆنسەرێک لە بۆ بەرهەمی هونەری کوردی ڕەسەن ینی پێشگیری هونەری ڕەسەن بکاتن لە هەموو بوارەکانەوە لە بواری شانۆ لە بواری دراما لە بواری گۆرانی لە هەموو بوارەکەەوە حەیران حیران یەکە لە کەلتوری کوردەواری خۆمەدایە ینی ڕاستە شێوازەشی بازرگانی خۆی هەیە بە زیاتر دەمەوێت ئەوەی کوردی پێوە دیاربی مەسەرەن لەوانە برن ینی وەکو برن ڕاستە برنجی کوردی هەیە ینی وە بکات تێگەیشتی خەڵکانێک بنێ وڵا برنجەکەی خۆیان بەو شێوازەدایە و خزمەتی هونەری کوردی ڕەسەن دەکات مامۆستا فەرموو خواردنەکەی تام بکە بابزانە ڕاستی لەسەر خواردنەکەی من دووبارە زۆر بە خێر بێ گەورەت کردم زۆر خۆشحاڵ بووم خۆشەویستانی من سپاس کە تا ئێستا بینێری پرۆگرامی ناندینی زێر بوون سپاس لە بۆ بەرهەمە تابێتەکانی زێر تا ئەڵقەیەکی دیکە و میوانێکی دیکە پێتان نەگەمەوە خواتان لەگەڵ